دوو برای فێڵباس پیاوکۆش دەست ساختە چی هەموو ماسەفاتە خراپانەی کە ئەتوانی بیری لێگەیتەوە هەمووی لەو دوو کارەکتەرەیە هەیە ئەمەی کە بۆم باسکردن نوێترین فیلمی مایکل بی جۆردنە وەرن با باسێکی بکەین. You boys twins? Nah, we cousins. دوو برای دوانەمان هەیە بە ناوی ستاک و سمۆک کە ڕۆڵی هەردووکیان لەلایەن مایکل بی جۆردنەوە بەرجەستاکرێ. ئەم دوو برایە ڕابردوویەکی زۆر پیسیان هەیە کە پڕ لە کێشە و مشکیلە و پیاوکوشتن و پارەدزین. هەر بۆیە ئەگەڕێنەوە بۆ شارۆچکەکەی خۆیان ئەیانوێ ڕابردوویان بسڕنەوە و لە شارۆچکەکەیان پەڕێکی نوێ هەڵبەنەوە و ژیانێکی تازە دەست پێ بکەن. بەڵام ناوبانگە خراپەکەیان وا دەنیاوەتەوە کە هەموو کەسێکیان ناسێ و لێیان ئەترسن و جیاواز لەوە کەس ناوێرێ لەگەڵیان بچێتە ئیش و بزنسەوە. هەروەکو پێم وتن گەڕاونەتەوە شارۆچکەکەی خۆیان بۆی ژیانێکی نوێ دروست بکەن بەڵام هەر یەکەم شەوی کارکردنیان تووشی ڕووداوێکی زۆر سەیر و ترسناکە بن ترسناکتر لە پیاوکوشتنەکانی پێشتریان و ترسناکتر لەو دزیانی کە کۆن کردویانە. ئەم جارە تووشی خوێنمژەکانە بن. بەڵێ خوێنمژەکان ڤامپایر ئێستا لەوانەیە بڵێن ئەو چیرۆکەی و دووبرای لەگەڵ خوێنمژەکانە چ پەیوەندیەکیان بەیەکەوە و چۆن یەکەگرنەوە. بۆ وەڵامی ئەمە ئەو فیلمێکە بۆم باسکرد ناوی سنەرسە کە فیلمێکی زۆر نوێە لەلایەن دەرهێنەر ڕایان کۆگلەرەوە کاری دەرهێنانی بۆ کراوە کە دەرهێنەری فیلمەکانی کرید و بلاک پانفەرە. ڕێتینی من بۆم فیلمە 7.5 لەدابێ ئەتوانم بڵێم فیلمێکی باشی ساڵی 2025 و جیاواز لەوە بەژانەری ترسناک وەسف کراوە بەڵام من ئەتوانم پێتان بڵێم کە سەیری بکەن هیچ شتێکی ترسناکی تیان نیە. چەند خاڵێکی گرنگەیە کە من زۆرم بەدڵ بوو لە فیلمەکە ویژەوەیە کە باسی ساڵی 1932 ینی جێوێکی خۆشی کلاسیکی هەیە و جیاواز لەوە مایکل بی جۆردن ڕۆڵی دوو نەفەر بەرجەستاکە و ئاکتینێکی زۆر جوان و لەهجەیەکی قسەکردنی زۆر جوانی هەیە و خانمە ئاکتەر هایلی ستانفیلدیشی تایە کە هەبوونی ئەو خانمە ئەتوانم بڵێم فیلمەکەی باشتر کردووە. جا ئەگەرتانوێت بە ژێرنووسی کوردی بینەری بن بڕۆنە ئینستاگرامەکەم لەوێ فۆلۆم بکەن کاژمێر دەیشە و لینکەکەیتان لە سۆری بۆ دانێم و هیوادارم بە دڵتان بێ و جارێ خواتان لەگەڵ.